خاڵێکی تر تین و فشاری پاشگەزکردنەوە لە دینەکە ئەخەنە سەر خەڵکی کە ئەمە بەڕاستی زۆر خەتەرە و لە هەموو زمانێکی شابووە. لە قورئانە ناوی ناوە فیتنە. فیتنە یعنی تین و تەوژم بۆ هێنان، فشارهێنان بۆ کەسێک بۆ ئەوەی لە دینەکە پەشیمان بێتەوە ئەگەر توانرا وای لێکن ئین استطاعوا ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. بەردەوامن لە کوشتارتان حتا ئەو کاتیواتان لێکن لە دینەکە پەشیمان ببنەوە ئەگەر بتوانن. ئەگەر نەیانتوانی پێتانە گۆڕن، حاکمێتیەکەتان لێسن. ئەڵێ بڕۆ هەر شەڕە چەلحانێ بکە لەگەڵ سۆفیە، بڕۆ کابرای مەدخەلی بەرامبەر یەکگرتو قسە بکە، بڕۆ کۆمەڵ تۆ بەرامبەر فلان جەماعەت قسە بکە، دەی هەمووتان هەر بەرامبەر ئەم جیهادیانە قسە بکەن، بڕۆن یەکتری بخۆن و یەکتری داوەشێنن. حەقمان نییە بەسەرێمە لە بورجێک و تەماشاتانەکەین هەروەکو شەڕەشۆقی گاومانگا و کەڵەشێر. المهم ئێوە قسە نەکەن لەسەر حاکمیت، حکم لەدەست ئێمەیە. جا ئەم تین و فشارە دروستەکەن بۆی خەڵکەکە پەشیمان بێتەوە ئەگەر نەیانتوانی مەسارەکەی پێ بگۆڕن. ئەنجا هەمووی بدەنەوە دەست ئەوقاف. مزگەوتەکانیش کلیلەکە لای مەلاکە بێ، مەلاکەش سەر بە ئەوقافە. یەک تعلیماتێکی بەسیتە ڕوا بۆ مەلاکان، ئەو جمعەیە بە باسی فلانشت بکە. تەواو. وەدوا لەو تودهینوا فەیودهینون. خۆزگەی ئەوە خوازن کە تۆ نەرمی بنوێنی، مساوەمە لەسەر دینەکەت بکەی، ئەوانش حازرن بۆ هەموو تەنازل و سازشکاریە. ئەوان ئەگەر تۆ ڕازی بی ئەوان مسلمان نەبن و حەقن نەبێ بەسەریانەوە، موچە چییە؟ ئەوان بە ملیار لە بەردەستیانایە. جاوا فەرزنا ملیۆنێکیان تەوزیع کردهان بە هەموو مەلاکان و بە هەموو ئیسلامەکان. هیچ سەسیراتێک گۆڕێ؟ هیچ شتێک هەیە؟ هیچ ناگۆڕ. ئەو موچەش نادەن خەڵک چەپڵیان بۆ لێدا ئەڵێ وەلی ئەمرن و ئەڵێ دیفاع لێکردنیان جیهادە و مردن لە پێناویانە شەهید بوون. خوا گەورە فەرمێ وەحذەرهم ئەن یەفتینوکە عن بعض ما ئەنزل الله إليك. بە حەزەر بە هۆشت لەوە بێت تەنازلت لە هەندێک لەو دید و هەڵوێستانە پێ نەکەن کە فەرمانی خوای گەورن، لەوەی کە خوای پەروەردگار ناردوێتی خوارەوە، لە هەندێک لەوان عن بعض ما أنزل الله إليك. ئەمە لەبەرەوەیە کە تەنازل لە هەڵوێستێک کە ظاهرن زیاتر داوا ناکەن، قۆناغێکی داواکراوەکەیان، چونکە کافر بە وازهێنانی هەموو مسلمانان لە دینەکەش واز ناهێنێ. ئەڵێ با ئاسەواری دینەکەش لە دڵتانە بەسڕێت و ئەنجاڵت دەیوەرنە سەر منهەجی ئێمە. جاکە ئەوە یەهود و نەسارا وابن مشریکان و ملحید و بێدین و مرتدەکانە بێت چۆن بن. ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. جا سيري كان براني برز خواهي قرأ فرمه هتا چونك لن أداتي نفي تأبيدية. هتا يجولك وديانا كان ليتان رازين هابن هتا دست برداري دينكي خوت نبيتو شوين ديدو هلويستي أوان نكويت. أفرمه ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. نافرم حتى تتبع دينهم، نعم ملتهم. حتى تتبع ملتهم يعني شوين بياوانيشيان بكوي شوين منهجكشيان بكوي. بشيت سر ديني مسيحيتي لأوروبايا بلام ديمقراسيكي اوان سرمایه داريكت قبول نبيه وكو اوان قصب اهل اسلام نليتو خلقي بتيروريس نزاني قبول يعني نيد كو ابو مسألة دين قورينا كنيا بويا فرمي حتى تتبع ملتهم.